بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشی بەرنامەکەمانە قسە لەسەر گەشتێکی زانستیەکەین کە کۆمەڵێک لە خوێندکارانی پەیمانگەی برایت گەشتێکی زانستیان کردو بۆ وڵاتی چین. اینجا با بزانین تایبەتمەندی گەشتی زانستی بۆ خوێندکاران چیە و بە تایبەتیش کە ئاری ببرێن بۆ ئەو وڵاتانەی تربەوەنیە کۆمپانیا و بەرهەم و پرۆداکتی وڵاتە لێرەیە هەیە چەند گرنگە خوێندکاری ئێمە بچن هەماهنگیان لەگەڵاکەن گۆڕێنەوە ئەڵوگۆڕی زانستی. جواب بزانین گرنگی بەشداریکردنی خوێندکاران بۆ گەشتی زانستی و بە تایبەتر بۆ وڵاتانی جەرەوە خۆی لە چیا بینێتەوە و ئەم خوێندکارانە تا چەند ئەتوانن لە ڕێگەی ئەم گەشتە زانستیانەوە پەرە بە توانە و لایەتۆکانی خۆیان بن. اینجا بۆی باوردی لەسەر گرنگی گەشتەکە و هەروەها شێوازی ئەو سوودیان کە وەریان گرتۆ لە گەشتەکە گفتوگۆ بکەین ئەمڕۆ هەر یەک لا بەڕێزان مامۆستا بناریوە کە بەڕێزیان بەرپرسی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی پەیمانگەی برایتن هەروە لەگەڵ ئارا ئیسماعیل خوێندکاری بەشی میکانیکن لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێن لامان ئامادەن. سڵاوتان لێ بۆ زۆر بەخێربێن باش مامۆستا بنار لە بەڕێستەوە دەست پێ بکەم. گروپێک لە خوێندکاران سەردانی وڵاتی چینیان کردووە بەستی گەشتی زانستی. بۆچی ئەم گەشتە زانستی بۆ وڵاتی چین بۆ بیرتان لەو کردەوە ئەم خوێندکارانە بەرن بۆ ئەوێ؟ سەرتا سڵاوتان لێبێن زۆر سپاس بۆ ئەم میوانداری کەناڵی کورسات خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرین. ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت هەر لە دروستبوونمانەوانە بیرمان لەوە کردوتەوە کە بە نێودەوڵەتی بین خوێندکارانی ئێمە فرسەتی خوێندن فرسەتی بینینی خولیان هەبێت لە دەرەوەی وڵات بەم شێوەیە خوێندکارەکانمان ژینگەی جیاوازی کارکردن هەروەها ئەبینن هەروەها سوود لەو تەکنۆلۆژیانە وەرەگرن کە وڵاتە پێشکەوتەکان هیانە بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆ زانین کە هەموو شتێک زۆربەی شت کە لی نووسراوە لە سین دروستکراوە. جا بۆ ئێمە کە بەشی پیشەییمان هەیە زۆر گرنگ بوو بەلامانە خوێندکارەکانمان ببینن ئەو تەکنۆلۆژیە ببینن ئەو با بڵێن پیشە سازیە ببینن کە ئەم پرۆدەکتانە ئەم بەرهەمانە چۆن چۆناهی دروست دەکرێن بەم شێوازە بنە تەکنیکارێکی سەرکەوتوو و با بڵێن ڕوئەیەکی باشتریانە بێ بۆ ژیانی کارکردنیان. لەبەرەوە ئێمە هەر لە سەرەتاوە بیرمان لەوە کردوتەوە وڵاتی چینی ژۆک و دەستپێک هەڵمان بژارد کە چەند خوێندکارتان برد؟ ئێمە 11 خوێندکار لە ڕاوندی یەکەممانە بەڵام ئەمە با بڵێم یەکەم ڕاوندە ڕاوندی تریشمان بەڕێوە ئیشەڵا پشتیوان بەخوا خوێندکاری تریشمان بەڕێ ئەچن بۆ چاینە بۆ بینینی خول. زیاتر پیشەیەکان ڕوونەوەسا لە ئێستا حالیان بۆ وڵاتی سین ئیش لەسەر بەشە پیشەیەکانەکەین چونکە وەکوتیشم وڵاتی سین زۆر گرنگە بۆ ئێمە لە ڕووی پیشەسازیەوانە لە بری تەکنۆلۆژیایەکی پێشکەوتویان هەیە سناعەتێکی پێشکەوتویان هەیە پیشەسازیێکی پێشکەوتویان هەیە بۆیە لە حالیان بیش لەسەر بەشە پیشەیەکانمانەکەین. زۆر باش کاکە ئارا بابینە لای تۆش بەخێر بەی سەر چاوان تۆژی کێگولە خوێندکارانەی کە چی بۆم گەشتە زانستی تۆکو خوێندکارێک چ سوودێکە لە گەشتەکە وەرگرت؟ سەرتا سپاس بۆ قەناتی کورساتەکەم بۆ ئەم میوانداریەمان. من وەکو خوێندکاری بەشی میکانیکی ئۆتۆمبیل سوودێکی بەرچاوم بینی لەم گەشتەمان بۆ وڵاتی چاینە چونکە ئەو پێشکەوتوانی کە ئێستا هەمانە ئەو پێشکەوتنانی کە ئێستا لە دنیا بەرەو پێشەچێت و ئەو دانانە تازەگەریانی کاکرێ زۆرینە لە وڵاتی چاینەوە سەر هەڵەدا. وەکو من لە بەشی میکانیکی ئۆتۆمبیل کە خوێنم بینینی و سەردانکردنی شەریکاتی ئۆتۆمبیلەکان کۆمپانیای ئۆتۆمبیلەکان کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلەکان و پارچەدەگەکانی بۆ من شتێکی نوێ بوو. سەردانی چەند شەریکاتێکمان کرد کە لە خاڵی دەستپێکە تا خاڵی کۆتا نیشانیان کە ئەم ئۆتۆمبیل چۆن دروست دەکرێ هەر لە دەستپێکەوەنە کارمەندەکانیان کە لەوێ زیاتر ئیش بە ڕۆبۆتیکەکەن وایان لێ هاتوو کە لە کارگێکی گەورە چەند کارمەندێکی زۆر کەم ئیشی تیاکە زۆرینە سەر ڕۆبۆتە ڕوە کە لە هەر خاڵی دەستپێکەوانێت چۆن ئەم ئۆتۆمبیلە دروستەکە تا خاڵی کۆتا و تاخرێتە ناو بازاڕوانێ. لەوێ نەتان پرسی بڵێ ئێوە بە ڕۆبۆت دروستەکەم بەس کاتێک خەلەلێک دروستە بێت لە کورسانێمە خۆمان چارەسەریەکەین خۆمان چارەسەریەکەی ئەو پرسیارە چکە پرسیارێکی گرنگە زۆر کەس بێگومان هەموو ئیشی دەستێک کارێک ئەگەر مرۆڤ بیکا باشتر و سەرکەوتوترە هەر ئەو ئۆتۆمبیلانی کە لە دنیا دروستەکرێ کە بۆ ئۆتۆمبیلمانی هەنێ مارکەمان هەیە کە مرۆڤ ئیشی تێسی تیاکە گرانترە و نرخیان بەرزترە لەبەرەوەی خەرەلی کەمترە چارەسەرکردنیشی ئاسانترێکە. بۆیە تەمان ئەمان کە لەسەر ڕۆبۆتیک ئیشەکەن تەنها کارەکان بۆی زۆرترین ئۆتۆمبیل لە زۆرترین کاتە بخەنە بازاڕوانێ. ئەگیناکە لە ڕێی مرۆڤ بیکەن ڕاستە کاتێکی زیاتری پێچێ بەڵام زەمانترە و باشترە. پێم نەوتن کاکە کێشەی دیلکۆلیانتان هێنا ئەوان کە دروستیان کردووە نازانم لێرە بە حساب داهێنان شتیان کردووە چاکیەکەن وانە ئەو دیلکۆلیان لێرە لە دیلکۆلی بۆ کورتەکرێتەوە لە ڕێ نیشتانی چی پێ نەکردووە لێرە
آخر أو كيشة الكولية تو يكمي باش كشت وانيا بلا ميكانيكي أوتومبيل أو كيشة واعي للليفل آخر اللي ببوني سوت منيجان يعني أو كيشة نية كواليتي سو منكان باش بلا أم ليرة كيشة مان كبدو السبب دو هو كار هي كم يعني لنا أخوي ولاتي تشاينا كاتي أوتومبيل كان هي لقال كواليتي نأخوي ما فرقي هي هر لروي بزوينر ولا لروي بابلين كواليتي ناوكي ودركي وأم بابتنا وشارع سكرنيشان خوش بختاني رسالة سلام بدوزي وتواني تلري ميكانيكي كوبه يعني لڕی کۆمپیوتەر و بەرمەجەکردنەوە بێت چارەسەرێکیان بۆ دۆزیوەتەوەانە بەڵام ئەو چارەسەرش زۆر ئاڵی مەزبوط نییە بەڵام هەر باشترێکە لەوەی کە بۆی نەکەی دایانانمانێ بەڵێ ڤیددیوانەی کە ئێستا لەسەر شاشەی بینین ئەمە ڤیددیۆی گەشتەکەتانە بۆ وڵاتی چین وەکو مامۆستا باسی لێوە کرد 11 خوێندکار چوون بۆ ئەو گەشتە فیدباکی خوێندکارەکان چی بوون مامۆستا بوون منە لە کاتێکە ئێوە کە بەشداری گەشتێکی زانستیان پێەکەن چۆن ئەزانن کەم خوێندکارانە سوودیان لەو گەشتە زانستی وەرگرتووە خوێندکارەکانم زۆر مرتاح بوون لەوێ زۆر دڵیان پێ خۆش بوو چونکە شتی زۆر جیاوازیان بینی ینی ڕۆژانە ئاهاتنەوە لە دوای بەرنامە لە دوای محازەرەکان هاتن بۆ لامان و مامۆستا ئەمڕۆ ئەومان خوێن ئەمڕۆ فێری ئەوە بووین لە زۆر بێ محازەرەکانیش خۆم لەگەڵیانە بووم بەڵام لە هەنێکی ترکە لەگەڵیانە نەبووم دایما هاتن بە سەرسامی و باسی مامۆستاگەر ئەم شتە بینینەوە لای خۆمان بەم شێوازە بیکەین یا بەم نەوع ئەتوانین لای خۆمان جێبەجێ بکەین منی ژەموو ئێمە ئێوەمان بۆ ئەوە هێناوە ئێوە جیلێکی تازان بۆی هەیە کە بیهێنەوە لەم گەشتەیە بیریان لێ کردبێتەوە مەیڵێن بەڵامەها مشتێکمان بڵێن بەڵێ کۆمەڵەشت هەیە دزرێ ئەوە مەجالیتانی ینی بەو شێوازە ناکە خوانەوەخوازە بڵم بیرۆکە بڵێم ببرێ بەڵام ئەوان کۆمەڵی شتیان بینیوە کە توانین ئێمە لای خۆمان ئیسیفادەی لێ بکەین سوودی لێوەرگرین و ئەو بەو با بڵێن بە میکانزمی خۆمان بە کللتوری خۆمان جێبەجێ بکەین چکە لە کۆتایی ئێوەش وڵاتێکە و کللتورێکی تری هەیە مە بەسم لە کللتوری کارکردنە لە ستانداردی ئیشکردن ئێمەش کۆمەڵێ یاسا و ڕێسا و ستانداردی ترمانەیە بەڵام ئەتوانین بینینە لای خۆمان جێبەجێ بکەین و هەنێ مەشاکیلی پێ حل بکەین یا کۆمەڵە بەرەو پێش چوون و سواز بۆ خۆ خوێندکارەکانم ینی ئەمان بینیوە و ئەوەش ینی زۆر بە پەرۆشیکردن بۆ گەشتەکە مامۆستا ئەو سیستەمی کە لە پەیمانگەی برایتە خوێنرێ و پیشەگەرێکی لێ بەرهەمدێت کەسا ئەما بێتە پیشەگەر دوجار لە بازارڕە لەوێ ئەوان ئاست و توانای ئەم خوێنکارانە و بەراوردکاری سیستەمی ئێرە لەگەڵ ئەوانە ئەمانە چۆن چۆنین وای کرد هەماهەنگێکی کللتوری هەماهەنگێکی پیشەیانە دروست بێ بۆ توانە هەڵسەنگاندنیان هەبێ بۆ ئەم گەنجانە بڵێن کاکە بە لە کۆمپانیەکانی ئێمەش کار بکەن خۆیسە لە کوردستانە یەک دنیا وەکیلی کۆمپانیا چینیەکان هەیە لە کوردستانە ینی هیچ بەڵێنێک لە بینتانە هەبوو بۆی کە ئەمان بتوانن ئەم گەشتە زانستیانە دەرفەتێک بێ بۆ دۆزینەوەی هەلیکار بۆیان بێگومان ڕاستەکەی ساڵی پارتیمی ڕاگرایەتی بڕیت خۆیان سەردانی چاینایان کرد و ئەم پەیوەندیان دروست کرد لەگەڵم زانکۆی میانیانک و ئەم پەیوەندیە کە دروست بۆ لەسەر و بنەما دروست وەکە پەیمانگەی تەکنیکی و پیشەی بڕیت ئێمە چاومان لەوەیەکەی تر دەرچوەکانمان هەلی کاریان هەبێ نەک کۆمەڵێ علمی تیۆریان هەبێ نەزەریان هەبێت تەنیا بە نەزەری بتوانیشکەن چکەتر ڕۆژگارەکەی وای لێ هاتووە بازاری کار وە ئەخوازێ بەدەستی خۆت ئیش بکەیت ئامادە بیت تەکنیکار بی پیشەی بیت و ئێمەش هەر لەسەر و بنەمایە دامەزراوین و هەر چاومان لەوەیە جا ئەم پەیوەندیش کە دروستمان کرد لەگە وڵاتی چینە ئەوانیش هەمان بنەمایان هەیە و سەراحەتەن بە ئێمەشیان و ئێمەش بۆیە دڵمان بە بڕایت خۆشە و دڵمان بەم هاوبەشێ خۆشە چکە هەردووکمان چاومان لەسەرەوەیە دەرچۆکانمان بە پیشەی و عملی ئیش بکەن لە ناو بازارە نەک تەنیا کۆمەڵی زانستی نەزەری فێر بن و بنەمای خولەکەش هەر لەسەر ئەوە بوو و لەگەڵەوەشا لەگەڵ گەڕانەوەیانە هەر 11 خوێندکارەکە فرسەتی هەلی کاری زۆر باشیان بۆ هاتوۆتە پێشەوە لە کۆمپانیا چینیەکان و بەشێکیان لە سەرەتای مانینەوە دەسەکەن بە ئیش لەگەڵ هەندێک لە کۆمپانیا چینیەکانی کە لێرن چونکە ئەوان با بڵێن تەدریبیان پێکراوە ڕاهێنانیان بینیوە لە وڵاتی چین لەناو ئەو کارگانە بۆیە ئێستا ئامادەن بچنە ناو پیشەسازیە چینیەکان کە لێرن کە لێرە لە سلێمانی ئیشەکەن زۆر باشە کاکە ئارا لە وڵاتی چین باسی کۆم بۆم کە کام بواری زانستی یاخود تەکنەلۆژی زۆرتر سەرنجی ئەوەی خوێندکارانی ڕاکێشا بوو کە بوو بە مشتمەڕ لە نێوان خۆتانە تەکنۆلۆژیاکانیان کە ینی دەستیتە هەر شتێکەچیتە هەر شوێنێکیان لە بەرزترین ئاسی تەکنۆلۆژیا ئیشی تیاکەن واتە ئیتر لە ڕێی سیستمی ئایەوە بێ یاخود لە ڕێی سیستمی ڕۆبۆتیکەوە بێ ینی کاری دەستی مرۆڤ لەوێ کەم بۆتەوانێ ڕاستەکەی زۆرینەی هەر ڕۆبۆتیکە خۆی ڕۆبۆتەکەش هەم مرۆڤ دروستیەکە ئەو سیتیانە بەڵام لە دوجارە هەر شتێکەکەن لە ڕێی ڕۆبۆت و لە ڕێی دەستکردی زیرەکەوە ڕۆبۆتان لە مرۆڤ زۆرتر بینی بێگومانە ڕاستیتە هەر شوێنێکتەنان لە ڕێستۆرانتەکانی شەجاری وا هەیە ڕۆبۆت باڵنی شتەکەت پێشکەشەکە یان خود شتەکەت بۆ ئامادەکە ئەوەی کە تازە بوو ئێمە بینینی ئەو شتانە بوو
بەدەر لە گەشتە زانستێکەوە تا کاتێک خۆمانە چوونە دەروانی شتێکمانە بینی ئەو شتانەمان زۆر خۆت بیرت لەوە کردەوە چ شتێک لە وڵاتی چین زۆر گرنگ بێت سوودی لێ وەرگری بهێنیتەوە بۆ کوردستان لێرە خزمەتی خەڵکی پێ بکەین وەڵای شت زۆرە بەڵام تر باڵێن یەکێک لەو شتانێک کە بەلامەوە زۆر گرنگ و بە حەقت بە بوارەکەی خۆم ئەویش ئەوە بوو خێرایی کاریان ینی بۆ نمونە ئەوان کاتیان زۆر لا گرنگە شت دوان ناخن ینی بۆ ناگەلای ئێمە ئۆتۆمبیلێک چارە سەرکی ڕاستە باڵین کەسی زیرەکمان زۆرە کەسی بەتوانەمان زۆرە بەڵام کاتمان زیاترمان پێچی وەک لەوان لەبەرەوەی پێداویستەکانمان ببەرچە ئەوان کەمترە بەڵام باڵین خێرایی ئەوان لە کارکردن و چارەسەرکردن و دۆزینەوەی چارەسەرکردنەکان و ئەم بابەتانە لای ئەوان خێرا بوو ئەوە لای من شتێکی زۆر جوان بوو کە پێم خۆش بووە گەل لێرەژە شتە بکرێ سەردانی کۆمپانیای جێلیتان بەڵێ باشێک لە ئۆتۆمبیلەکەی کە نای زیکر بوو ڕۆژانە ئۆتۆمبیل بەرەمەهێنن یعنی ڕۆژانە چەند ئۆتۆمبیل بەرەمەهێنن بەڕێژە نازانم بڵم چەند بەڵام ڕێژێکی زۆر بەرهەمێنن کە لەبەر پێم وتی وتم بە ڕۆبۆتیک ئیشەکەن ئەوان و کاری ڕۆبۆتیک زۆر خێراترە بە بەرچەوە بەکاری ئینسان باش ئێستا کە هاتوونەتەوە مامەساوتی دەرفەتی کارتان بۆ ڕەخساوە لەو کۆمپانیا چینیانە کار بکەن بەڵێ تۆ خۆت دیاری کردووە لە کوێ کارە بکەی جارێ خۆمێک لای نەکردوێتەوانێت دەرفەتی نەوەڵا بەڵامی تر دەرفەتی کارمان زۆر بۆ ڕەخسا بەنیازی ئیش بکەی لەگەڵیانە وەڵای تری شەڵا ئەگەر دەرفەتێک بۆ من باش بێت و بەدڵم بێ بۆنە ئەو دەرفەتە کێ هەمانگیان بۆ دروستەکە خۆیان یان ئێوە وەکو پەیمانگا مامۆستا ئێمە لە پەیمانگای تەکنیکی و پیشەی بڕید لەسەر خەتین لەگەڵ کۆمپانیاکانە تاوەکو ئەم دەرچوانەمان بخینە سەر کاریان ئێمە دەیمە پێیانەڵین کە تەخەڕوجتان کرد ئەوە نییە تر دەربچن و بڵین پەیوەندیمانیە نا تاوەکو چنە سەر ئیشێکی باش بە ئۆفەرێکی باش کە خۆتان بەدڵتان بێ ئێمە هەر لەگەڵتانین ئێستش کە خولی هاوینەکان تەواو کردووە ینی کۆمەڵی ئۆفەریان لە بەردەمایە تر تەلەبەکان خوان بەدڵی خوان بەپێی ئیلتیزاماتی ژیانی خوان ئەو ئۆفەرانە هەڵەبژێرن کامان بۆ ژیانی ئەوان گونجاوە بەڵام ئەتوان بڵم هەلیکاری باشیان بۆ هاتووە زۆر باشە مامۆستا ئەم جۆرە گەشتانە ئەتوانن بیرکردنەوەی خوێندکار لە بابەتێکەوە بگۆڕن بۆ نمونە خوێندن و ئەم بابەتانە بۆ نمرە نیە بەڵکو بیگۆڕن بۆ داهێنان و بیرکردنەوە لە بابەتەکان زیاتر ڕاستێکی توانم بڵێم بڵێ هەرچەنە ئەمە لە مەودای درێژ خایەنە ئەنجامی دەرەکەوێت ئەمە هێشتا یەکەم ڕاوندن یەکەم وجبن کە ڕۆیشتونەوەی وەجبەی تریشمانەڕوا ویشەڵا بە ئەم خوێندکارانە ببینین ساڵێک دوان سیان لە ئیشکردنە بەڵام ئەتوانم ینی لە ئێستا ئەو ببینم پێش ڕۆشتنیان بۆ چین بیرۆکان بە شێوەیە بوو دوای ئەوەی کێنەوانە هاتوونەتەوە بیرۆکەکانیان گۆڕاوە ڕوئیان گۆڕاوە فکری تریان هەیە یعنی ها بە بەردەوامی بەسیترین شدێسەکە ئارا باسی کرد لەوەی کە ئەبینن ئەی لەوە ئەوان چۆن ئیستیقلالی یەک دوو سانیەشەکەن لایەن گرنگە ئێمە ژەتوانین ئەو وەختە ئیستفادە لێ بکەین یعنی لە بەسیترین شدەمە لە ئیشکردنەوە جا چ جای بگا بە ئەو تەکنەلۆژیانی کە لەوێ هەیە مامۆستا بنار ئەو با بڵێن خوێندکارانەی کە لای ئێوە دەرەچن لە چەند بوار و ئەنی ئەوە سەیری بازار ڕەکەن بەپێی پێویستی بازار پیشەگەرە خەنە بازارەوە چۆنیە خواستی ئەمڕۆ زیاتر چییە بۆ بازاڕی کار بەڵێ ئێمە هەر پەیمانگەی تەکنیکی پیشەی بڕای لەسەر و ئەساسە دامەزراوە لەسەر خواستی بازار لەسەر دیراسەیەکی وردی بازار و ئێستش ئەو بەشانەی کە هەمانە بەپێی ئەو تەلەبانەی کە وەریانەگرین بەپێی ویستی بازارە ئێمە زانین بازارەکە لێکی هەتا ئەم خولی هاوینێک کە ڕێکخراوە ئێمە ئەزانین هەرچەنە خولێکی زانستی و کەلتوریش بوو لە هەمان کاتا بە ئەوەش بڵێم بەڵام ئەمانزانی کە لێرە کۆمەڵە کۆمپانیای چینی هەن پێویستیان بە تەکنیکارە ئەمانزانی کە بۆشایی هەیە لە ئیشکردنەکانە ینی ئەگەر تەلەبەیەک لەوێک ئەمانە بخوان بینیوانە ئۆتۆمبیلێک چۆن لە سفرەوە دروست دەکرێت تا ئەخیر تا نقطەی ئەخیر طبعاً ئەمە فەرقێ بێت کە ئەچێتە سنتەرێکی خزمەتگوزاریەوە ئەزانێت چۆن مشکلەکە پرۆفشناڵانە تر حلکات چکە دروستکردنەکەی بینیوە وەک لەوەی هەر نەزەڕی و هەر ئیشکردن چاکردنەوەکەی بینی بێت بۆیە ئێمە خولەکانمان بڵێ بەشەکانیشمان لەسەر ئەساسی بازاڕە باشە مامۆستا باسی لەوە کرد ئێوە لە سەرەتاوە بینوتانە کە ئۆتۆمبیلێکی چینی چۆن دروستەکە تا کۆتایی پێش گەشتەکە ئەگەر خۆت بڕیاری ئەوەت نایابێکە ئۆتۆمبیلی چینی بەکاربێنی ئۆتۆمبیلی چینی لێ بخڕی لە دوای کە چی بۆ گەشتە بیرکردنەوە گۆڕاوە لەسەرەوە بابەتە بێگومان هەر ئۆتۆمبیلێکی چینی لەوێ بینی مرۆڤ حەزی لێکات چونکە فوتم لە ڕی کواڵتیەوە یان لە ڕی جوانیەوە لە ڕووی بەکارهێنان لە وڵاتەکە و لەسەر جادەی ئەوان دیمەنێک و مەنزەرێکی زۆر جوانە بەخشێبێتەوە و چێژێکی خۆشیشی هەیە ئەنێ ئۆتۆمبیلیشم بینی لەوێکە بە مامسەبنار خۆشی و دوتمە ئۆتۆمبیلانم لێرە نەمبینیەوە هەنی پێم خۆش بوو کە بێتە ئێرە لەبەرەوەی هەم با بڵێن کواڵتیان زۆر بەرز بوو وەکو جوانی زۆر جوان بوون وەکو چاکی چاک بوون پێمان خۆش بوو هەمانە ئۆتۆمبیلانن کە بۆ خۆمانێنێرن یان بۆ چوونێکەیە لە بازاڕاڵێ ئەو ئۆتۆمبیلی کە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست و عێراق و وڵاتانی کە یاساکان تۆزە کێشەی هەیە ئەوە نییە
ئۆتۆمبیلانە خۆیان بەکار من دروستکردنی ئەو ئۆتۆمبیلانم نەبینیوە کە هێن بۆ ئێرە تاوەکم بەراوردیان بکەم بەڵام وەکو ئەوەی کە خۆم ڕۆژانە ئۆتۆمبیلەکانیان بەکار هێنا وەکو تاکسی کە هەچۆن پێ کردویان ئەو بابەتانە ئێمە لەگەڵ برادەکانمان کردوان بە چاڵنج لەبینی خۆمانە چین ئۆتۆمبیلێکمانەگرت کە لێرەش هەبێ ئەمە بزانین فەرقی چییە لەگەڵمانی ئێرەیە هەستمان بە جیاوازیە کرد یعنی بۆ نمونە لە ڕووی کواڵتی ناوەکەیەوە لە ڕووی دیزاینی ناوەکەیەوە یاخود لە ڕووی هێز و توانای سیارەکەەوە هەستمان بە جیاوازی زۆرە کرد باش مامۆستا بنار باسی کاتت کرد کات بەڵێ ینی ئەڵێ چینەکان لەگەڵ کاتە شەڕەکەن وانە وتان چەند چرکەیەک بۆ ئەوان گرنگە بە چرکەیەک ڕەنگە ڕێژەی بەرهەم بگۆڕن یعنی چرکەیەک کارگەیەک دواب بکەوە کارگی کە تۆ بینیوتە دوو ڕۆبۆتێک چە ڕەنگە زەرێکی زۆر بە کۆمپانیاکە بکە ئەم پێوەری کاتە تێڕوانینی 11 خوێنکار بگۆڕن بۆی کە کات چەند گرنگە چەند گرنگەیەوە ئەو ئەزمونە بێنن و گشتاندنێکی بۆ بکەن لەگەڵ هەموو خوێنکارەکانە یعنی مەبەستەوە نیە مەرج نییە خوێنکارەکە هەر بچە گەشتێکی زانستی بکە کە زۆر گرنگە بیکە بەڵام ئەم ئەزمونە چۆنە گوازنەوە بۆ ئەوانی تر ئەو ئەزمونە توانم بڵێم گوێزراشەوە یعنی یەکەم ڕۆژ کە ڕۆیشتین تەلەبەکان کە لە قسم داخلیەمانەوە بە ستانداردی خۆمانە هاتۆزە شەو درەن بخەوین و بەیانی درەن خەبەرمانە بێتەوە و بەس لە چەند ڕۆژێکا بینیان یعنی کە چونێکی لە معاملەکان بینیان پیشانیانن بە 50 سانیە جارێک سارێک دروستە بێت بەس 50 سانیە سارێک دەرەچێت پیشانیانیان چۆن 50 سانیە جارێ سارێک دەرەچێت ئەمە شتێکی تیا گۆڕین و ئەم بینی لە ئەخیرەوە خۆیان زووە خەون بەیانیان زوو لە خەو هەڵەسن ئیلتیزامی محازەڕەکانیان ئیلتیزامی ئیشکردنیان کە ئیشیانە کرد لەسەر تۆڕنە و لەسەر هەنێ جیهازی وەرشەکان ئیلتیزامێکی زۆر وردم پێوە بینین بۆیە ئەڵێم ینی ئەمە زۆر گرنگە بۆیە ئێمە وەکو پەیمانگا تەرکیزمان لەسەرەوەی تەلەبە بە عەمەلی خۆی ببینێ بچێتە ئەوێ چونکە هەر چەندێک ئێمە پێشیان بڵێن لە گرنگی کات و لە گرنگی ئیشکردن کە خۆی کەوتە ناو وەضعیەتەکەوە ئیتر ینی بە قەناعەتەوە ئیلتیزام بکاتەوە کە بە قەناعەتەوە ئیسفادە لە 1-2 سانیە شەکات چەنە لە پاڵگەشتە زانستیەکە بابەتی کەلتوریش و ئاڵوگۆڕی کەلتوریش بابەتێکی تر بوو لێ باسی کورتان بۆ کردوون حتمما سابنارم بینوە بەشێکی پرۆگرامەکەشمان ئاڵوگۆڕی کوردی بوو ینی ئەخیر ڕۆژیان محازڕێکمان وەرگرت لەسەر کلاسێکمان وەرگرت لەسەر نووسینی چینی و ئێمە بە جلی کوردی و ئەوان بە جلی چینیەوانە ئاڵوگۆڕی کللتوریمان کرد لە بینی کوردستان و لە بینی وڵاتی سینە و ئەو مامۆسانی کە لەوێ بوون ئەو دکتۆرانی کە لەوێ بوون ینی زۆر خۆشحاڵ بوون لەبری زۆربیان بڵم زۆربەی هەرە زۆریان یەکەم جاریان بۆ کوردستان ببیستن و کە باسی کوردستانمان بۆ کردن و کە باسی چیرۆکی خۆمانمان بۆ کرد زۆر هاوسۆز بوون لەگەڵمانە و دۆستایەتێکی زۆر لە بینمانە دروست بوو چکە ئێمە وەکو کورد لەگەڵ چینیەکانە کللتورمان زۆر لێکەوە نزیکە زۆر ینی خاڵی هاوبەشمان هەیە لەگەڵ چینیەکانە سەرڕای ئەوەی کە ئەوان وڵاتێکن زۆر دوورن لە ئێمە و بەڵام ئەو هاوبەشیە وای کرد کە زۆر ینی پەیوەندیکی نزیک لە بینی هەم خوێندکارەکان و هەم لە بینی مامۆساکانیشان لەگەڵ چینەکانە دروست زام لە خواردن و ئانەیە زۆر دوورینەوە کێشەتان نەبوو چەند ڕۆژەکە لێ بوون بۆ خواردن وڵی سەرەتا تقریبا تون بوو خواردنیان ئەو منتیقی زۆر تون بوو ئێمەش زۆر ڕانە هاتوین بەوە تۆ کاگارە وڵی بێگومان سێ ڕۆژ یەکەم هەر بوو خواردنەوە ڕۆشتین کە خۆمان لێرە بردو بوومان تر چۆرە و پسکیت بێ دوایانەکرێ بە بەتاتە دوای پێمان نەمای تر دوای مەزور بچینەوە پەیوەندیەوە دەوڵەتەکانی پەیمانگای برایت زۆر سپاس بۆ ئامادە بوونت کاگارە ئیسماعیل خوێندکاری بەشی میکانیکی ئۆتۆمبیل بتبینین لە بازاری میکانیکی ئۆتۆمبیل گرنگە بۆ ئێمە ئەمڕۆی بازار و خۆتان نەزانی تر کۆنتترۆل هەموو گیان وردەوردا چێتە سەر دەستی چین لە بازارکارە دووبارە دەستان خۆش بێ سپاس ئامادە بوون خۆش